يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، خوای گەورە بەگشتی ڕێزی لە مرۆڤ گرتووە و لەقەد کەڕەمنا بەنی ئادەمە. پەروەردگار فەرموویەتی ئادەم و هەموو نەوەکانیشی بە هەموو جیاوازی ئاین و بیر و باوەڕ و ئایدۆلۆژیاوە لەلایەن خواوە ڕێز لێگیراوە ئینسان. خوای پەروەردگار هەموو ئەم کەونە کە بەشێکی هەرە بچووکی ئێمە دەیبینین و بەشە هەرە گەورەکەی نادیارە لێمانەوە هەمووی مسەخەر کردووە، ژێرباری کردووە، ڕامی کردووە لەبەر خاتری ئێمەی ئینسان و مرۆڤ، بۆ ئەوەی یەکەم ئێمەش لە خزمەتی پەروەردگاردا بین، عەبدێکی ساڵح بین، دووەم بۆ ئەوەی سەر زەوی بە جوانترین شێوە ئاوەدان کەینەوە و کاولی نەکەین. بەڵام ئینسان کە لە مەنهەجی ئەڵڵا لایدا ئەم مرۆڤە کە بە قسەی خالقی خۆی کە ئەڵڵایە نەکرد، ئەوە یەکەم لە ئاستی ئەو سەرداری و پلە و پایە دێتە خوارەوە. ئینسان دەبێتە ژێردەستەی مەخلوقاتێکی وەکو خۆی، بەڵکو نزمتر. لە تەواوی ئەم سەرزەویە لەم سەدەی 21دا ئێستا بەڕێزان ئینسانانێک هەیە مشک دەپەرستێ پەنا بەخوا، لە مشک دەترسێ و لێی دەپاڕێتەوە. لەوانە نزمتر لە سەدەکانی کۆندا ئینسان بەرد کە بێگیانە لە مشکیش بێتە سەڵاتترە، لە بەردیش پاڕاوەتەوە و بە ئیلاහ و مەعبودی خۆی داناوە و بەخوای خۆی زانیوە. هەروەها ئینسان کاتێک کە لە مەنهەجی ئەڵڵا دوورکەوتەوە ئەم سەرزەویەی نەک پێ ئاوەدان نابێتەوە، بەڵکو دەبێتە دڕندا، زۆر لە دڕندا کەڵبەکانی تیشترە و ئەم سەرزەویە خوێناوی دەکات. لە قورئانی پیرۆزدا خۆشەویستان ئەگەر سەیری فەهرستەکەی قورئان بکەی، زۆر سوورەتی قورئان خوای پەروەردگار بە ناوی ئاژەڵان، بە ناوی باڵندەوە، بە ناوی تەیروتوارەوە، بە ناوی ئەو حەیوانانەی کە لە شێوەکان و لە غاباتا دەژین ناوی ناوە. لە مرۆڤیش لە کۆنەوە هاتووە سیفاتی ئینسانی شوبهاندۆ بە سیفاتی کۆمەڵێک ئاژەڵ و باڵندە. بۆ نمونە هەمومان دەزانین کە باسی ئازایەتی دەکرێت، ئەڵێم فڵان کەس دەڵێ شێرە، واتە شێر بوو بە ڕەمزی ئازایەتی بۆ ئینسان. کە باسی وەفاداری دەکرێت، نمونە بە سەگ دەهێنرێتەوە کە ئاژەڵێک و حەیوانێکی وەفادارە. کە باسی تەمەڵی دەکرێت، ئەڵێم فڵان کەس دەڵێ ورچە، هەر خەوتووە. کە باسی چڵێسی دەکرێت، ئەڵێ فڵان کەس سیفەتی پشیلەی هەیە، زۆر چڵێسە دل لە ڕووی ئێوە. کە باسی دەنگخۆشی دەکرێت، ئەڵێ دەنگی بولبولە. ئەها سیفاتەکانی مرۆڤ دەشوپێندرێن بە سیفاتی باڵندەیەکەوە لە دەنگخۆشیدا، دەڵێ بولبولە دەخوێنێ. کە باسی فێڵبازی و دەستبڕی دەکرێت، ئەڵێ فڵان کەس ئەڵێ ڕێویە. ئەگەر باسی خێرایی و هەڵمەت دەکرێت، ئەڵێ پڵنگە. ئەگەر باسی جوانی لاشە دەکرێت، ئەڵێ فڵان کەس دەڵێ ئاسکە. ئەگەر باسی بێئیعتیباری و فرسەد لێهێنان دەکە، وریانەبی زەربە لێ دەدا، ئەڵێ فڵان کەس ئەڵێ ماری بێ ئیجازەیە، وریانەبی پێتەوە ئەدا. بۆ تەمەحبازی و غەدریش ئەڵێ فڵان کەس ئەڵێ گورگە. بەڵام زانستیانە بیر بکەینەوە، ئەم بۆ چوونە هەڵەیە. بە تایبەت غەدرمان کردووە لە ئاژەڵ و دڕندەی چێوی کە بە دڕندەیان دەزانین، چونکە ئەوانە لە سروشتی خۆیان لا نادەن. خوای گەورە ئاژەڵێکی بە گۆشخۆر دروست کردووە، ژینگە پارێزێکە، ئەم ژینگەیە بەو نەبێ پا نابێتەوە، خوا چی بۆ دیاری کردو ئەوە دەکا. بەڵام ئینسانە کە لە دڕندە دڕندترە ئەگەر لە مەنهەجەکەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دایدا، ئەو ئینسانە زۆر مەترسیدارترە بۆ سەر کۆمەڵگا و بۆ سەر ئینسانیەت. لەناو ئاژەڵەکاندا وتاری ئەم جمعەیەمان باسی ئەوەیە جیاوازی لە نێوان مرۆڤی گورگ و گورگی ئاساییدا. باسی گورگ بۆ جەنابتان دەکەم. گورگ چەند سیفەتێکی زۆری هەیە کە پێویستە ئێمە لێ حاڵی بین. یەکەمیان گورگ زۆر بەهەستە،
کاتێ ئینسانێک بەلایدا دەڕوا ئەوەندە حاسەی بە قووەتە بە سەیرکردنی ئەو ئینسانە گوێی لە ترپەی دڵیەتی. ئەگە دڵی کەوتە پەلەپەل و ئینسانێکی ترسنۆک بوو، ئینسانێکی قەلەق بوو، یەکسەر گورگەکە پەلاماریەدا. ئەگەر سەیری کرد و گوێی لە ترپەی دڵی ڕادەگرێ ئەوەندە بە هەستا دڵی بە ئارامی لێیدا و ئینسانێکی خۆڕاگر بوو، ئەو گورگە لە بەری ڕادەکە. بەس بە سەیرکردنی ئینسان دەزانێ ئینسانێکی بەهیمەت و قارەمانە یان ئینسانێکی بوو دەڵە و ترسنۆکە. ئەگە قارەمان بێ لێی دوور دەکەوێتەوە، ئەگە ترسنۆک بێ پەلاماریەدا. دووەمیان زۆر گوێچکەی سووکە، زۆریش عاقڵە بۆ نانی خۆی. زاناکان کە دیراسی چەندین ساڵیان لەسەر گورگ کردووە ئەڵێ کاتێک کە حەزی لە گۆشتی مەڕ و کارژیلە و بەرخۆلە و ئەوانەیە نازانێ ڕانەمەڕەکە لەکوێوەیە، بەڵام عەقڵی بەوە دەشکێ کەوا ڕانەمەڕی گەورە سەگی لەگەڵایە، بۆیە دەچێتە سەر بەرزاییەک و 2 جار یان 3 جار دەلورێنێ ڵەن لورەی گورگە. لەو کاتەدا ئەو سەگەی کە لای ڕانەمەڕەکەی گوێی لە دەنجی گورگەکەی یەکسەر جوابی دەداتەوە، چەند جارێک دەوەڕێ، یەکسەر دەزانێت کە مەڕەکە لەکوێدایە، بە دەنجی سەگەکە دەزانێت ڕانەمەڕ لە فڵان شوێنایە. ئەمجا ئەوەندەش بە هەستە لەو بەرزیەوە گوێی لێ بۆ ئەزانێت سەگەکە لە کوێی مەڕەکەوەیە لە لاکەی تریەدا، یەکسەر دەزانێت ئاڕاستەکەی وەردەگرێ سەگ لەکوێوە بێت لەو لای ڕانەمەڕەکە نادا، لەو دووریەوە بە سانتیمەتر دەزانێت سەگەکە کەوتۆ دەکوێوە. سێمیان بە تەنیا ترسنۆکە، بەڵام کاتێک کەوتە گەلە گورگەوە غیرەتێکی زۆر پەیدا دەکات، ئەینا گورگ وەکو تەنیایی ترسنۆکە. چوارەمیان لە ژیانی هاوسەریدا زۆر بە وەفایە گورگ. هەر کاتێ 2 گورگ هاوسەریان پێکهێنا و بوونە ژن و مێرد و نۆچەیان خستەوە حتا مردن ئەو گورگانە خیانەت لە یەک ناکەن. قەت ڕۆژێکی تر ئەو گورگە ناچێتە لای مێیەکی تر، ئەو گورگە مێ نایڵێ نێرەیەکی تر بچێتە لای. وەفادارترین گیانەوەرێک لەسەر زەویدا بەڕەحمترین بۆ بەچکەکانی گورگە. ئێمە ڕەم لە پێچەوانەکەی حاڵی بوو بین، بەڵام وەفادارترین ئاژەڵ کە بەزەیترین بەزەی هەبێ پاروەکەی دەمی دەخاتە دەمی بەچکەکانیەوە بۆ منداڵەکانی گورگە. وەفادار لە ژیانی هاوسەریدا قەت ژن تەڵاق نادا و خیانەتی پێ ناکە، هاوسەرەکەشی بۆ مێردەکەی هەروە، و وەفادارترین باوک و دایک بۆ منداڵی جگەرگۆشە کە پاروی دەمی خۆی دەخاتە دەمی بەچکەکانیەوە. پێنجەم کە 2 گورگ شەڕیان بوو، یەکیان کەوتە سەر زەوی لورە دەکا هاواری دایکی دەکا، هاواری باوکی ناکە. ئەوەش کە لەسەرەوەیە زۆر بە ئینسافە، دەمی ناکاتەوە، لوتی دەبا بۆ لای قوڕگی یعنی دەتخنکێنم، بەڵام هیچ کاتێک نەبی دراوە لە جیهانە گورجێک گورگێک بخنکێنێ، بەس لوت دەبا بۆ لای قوڕگی ئەیترسێنێ و سیناریۆیەکی نیشان دەدا، دوای ئەوە پەلەکانی شل دەکا بۆ ئەوەی خۆی ڕزگارکە. ئەڵێ من تۆم ترسان، ئێرە شوێنی تۆ نییە، ئێرە شوێنی ڕاوکردنی منە، ئێمە دوژمندارین، ئاوا ئەگەر بمەوێت دەتخنکێنم بەڵام ناشت خنکێنم، بڕۆ دەرباز بە و ئەم شوێنە بەجێ بێڵە. مەجای دوژمنەکەی دەدا لێی دوور کەوێتەوە با خوێنی یەکتر نەڕێژن. شەشەمیان بۆ دەستخستنی خواردن پیلانی ئابووری و هاوکاری زۆر بەهێزی هەیە. تەفسیری ئەلجەواهیر هەیە کە تەنتاوی جەوهەری کاتی خۆی نووسیوێتی تەفسیرێکی زۆر عیلمی قورئانە. لە مجەلەدی 2دا لە لاپەڕەی 59دا دەڵێت زانایانی فەڕەنسی ئەم لێکۆڵینەوەیان کردووە. لە غاباتێکا کە ڕەوە ئاسک و ئەوانەی لێبووە و گورگی لێبووە، زانایەکە دیقەتی داوە 2 گورگ سەریان بەیەکەوە ناوە و ڕاوێژ بە یەکتر دەکەن. گفتوگۆیەکی بەهێز لە بینی ئەم 2 گورگەدا هەیە و نزیکی نیو سەعات گوێیان بە دەمی یەکترەوە ناوە، دەمیان بە گوێ یەکترەوە ناوە. دوایی لێک جیا دەبنەوە، کامیرەکار تەسویری دەکا، ئەڕوا یەکیان بۆ لای ڕەوە ئاسکێک دوور دەکەوێتەوە، یەکیشیان خۆی دەخاتە چاڵێک و لە پەنایەکە خۆی دەشارێتەوە. ئەو گورگەی تریان پەلاماری ڕەوە ئاسکەکە دەدا و دایانشڵەژێنێ و دایانترسێنێ و ڕاویان دەنێ حتا دێنە سەر ئاستی ئەو چاڵەی کە گورگەکەی تر تیا خۆی شاردێتەوە. پەلاماری قاچی یەکیان دەدا و دەیگرێ، ئەمجا بە هاوبەشی دەیخۆن. واتە ئەوەی زانیوە بۆی ناگیرێ، بەڵام لە شێرەوە کەمینی بۆ داناوە. ئەڵێ ئەو نیو سەعات ڕاوێژە دانانی ئەو کەمینە بووە بۆی بە هەردووکمان ڕاوەکە بکەین و بە هەردووکمان لێ سوودمەند بین. ئەمەم گورگێکی ئاساییە کە خوای گەورە ئەم سیفەتانەی پێبەخشیوە و گەورەی ذاتی ئەو ئەڵڵایە لە دروستکردنی گورگا ئینسان دەبینێ. دەبێ بڵێ سوبحانەه وتەعالە پاکی و بۆ گەردی بۆ تۆی یا ئەڵڵا کە لە دڕندەیەکە ئەم هەموو سیفەتانەی کە تا ئێستا ئینسان ئەمەندەی دۆزیوەتە، وەلەو کتێبەی کە لای منە ئەوەندەی تێدایە.
بەڵام مرۆڤی گورگ ئاسا خەتەرە. مرۆڤی گورگ ئاسا لە قورئانە خوا دەفەرمێ هاتووە بوختانی بەدەم گورگی سادەوە کردووە. لە باسی براکانی یوسفا ئەفەرمێ براکان کاتێک کەوا یوسفیان سەرنگون کرد و خستیانە بیرەوە باش بوو لە کوشتنی پەشیمان بوونەوە بە قسەی برایەکیان ئەو ناڕەواییەیان کرد وتیان فەئەکەلەه الذئب وما أنت بمؤمن لنا ولو كنا صادقين. باوە گیان ئێمە یاری و گاڵتە و گەپ و یاریمان دەکرد گورگێک لەولاوە هاتووی سیبرامانی برد. داماوە گورگ نەیبر بوو ئینسانی گورگ ئاسا بوختانی بەدەم گورگەوە کرد. قورئان دەفەرمێ ئینسان کە بێویژدان بوو بوختان بەدەم گورگەوە دەکات. گورگەکە زۆر لەو باشترە. هیچ کات نەبیندراوە گورگێکی براکەی بخاتە بیرەوە ئینسان برای خۆی خستە بیرەوە. دووەمیان لە فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی دڕندەیی ئینسان دەکرێت کە بوو بە گورگ زۆر خەتەرە. ئەم ئینسانە زۆر بەڕێزە کە لە صیفاتی ئینسانی و ئیسلامەتی لایدا ئەبێتە گورگێکی سامناک. لە صحیحی بوخاری مسلمە هاتووە سەروەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت لە زمانی داود پێغەمبەر و سولەیمان پێغەمبەردا کە باوکو و کوڕ بوون دوو ژن چوو بوونە چێو و دەشت بۆ کۆکردنەوەی هەندێک ژوژیا و داروسیلکە. هەردووچیان مناڵی ساوایان پێبوو مناڵەکانیان لەگەڵ خۆیاندا برد و لە ژێر دارێکا دایاننان. گورگی کێوی هات و پەلاماری یەک منداڵیانیدا و بردی. حەزی لە گۆشتەوەی ترەوە سروشتی خۆیەتی. مناڵێکی ناسکۆڵە بەرخۆلەی دەست نەکەوتەوە مناڵێک دەبا. هاتنەوە مناڵێکیان دیار نەماوە. یەکیان پەلاماری مناڵەکەیدا ئەوەی وتی منە ئەوەی تریان وتی دادا بەخوا مناڵی منە ئەوەی تۆ لەوێ دانرا بوو ئەیتر من خوقابی لە مناڵی خۆم نەناسمەوە. زمانی ڕەوانتر بووەتی ئەچینە لای داود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کە حاکم و کار بەدەستی وڵاتیشەوە وەکو پێغەمبەری خوایە. چون و باسەکەیان بۆ ژێڕایەوە ژنە فێڵبازە گورگ ئاساکە هێندە زمانی ڕەوان و هێندە زمانی نەشتەر بوو هێندە لێزان و قەناعەتی بەو پێغەمبەری خوایە کرد کە ئەو منداڵە هی ئەوە. هاتنە دەرەوە کەیفی ساز بوو مناڵ لە باوەشا و مێرد و کەسوکار لێی تووڕە نابن و بڵێن کەم تەرخەمی مناڵت نەماوە ئەوەی تریان فرمێسک بە چاوێ دەهاتە خوارەوە دڵی دەکوڵا. تووشی حەزەتی سولەیمانی کوڕی حەزەتی داود بوون. فەرمووی بۆ وا دەکەی خوشکم وتی وەڵڵای کاکە ئەو مناڵە خوا ئاگای لێ هی منە کەچی باوکی شت ئەوەندە ئەم ئینسانە بە زانایی قسەی کرد و منیش دەم مردوم وەڵای حکمی بۆ ئەودا. حەزەتی سولەیمان فەرمووی ڕێزم هەیە بۆ قسەی جەناوی باوکم بەڵام ئێوە با هیچتان مەغدور نەبن. چووچە خۆیەکی قەسابی تیژی هێنا وتی مناڵەکە لەوێ دادەنێم دەیکەم بە دوو کردەوە لەسەریەوە تاقاچی لایەشی بۆ تۆ لایەشی بۆ ئەو. ژنەکەی کە مناڵەکەی بباوەشەوە بوو دەیگوتی خۆمەوتی وەڵام من ڕازیم. ژنەکەی تریان وتی نەبە قوربان من درۆ دەکەم بەخوا مناڵی من نێو بوختانە پێکردێت خوا بیدە بەو با مناڵەکە لەن نەبێ. حەزەتی سولەیمان فەرمووی دەی بەخوا ئەم مناڵە هی تۆیە. ئەها ئەو چونکە جەرگی خۆی نەبوو هیچ بە خەیاڵیان نەهات تۆ کە جەرگی خۆتە دەڵی درۆ دەکەم و با مناڵەکەم سەلامەت بێ و باو لە باوەشیەکی ترا بە سەلامەتی بمێنێتەوە. بەڵگە لەم فەرموودەیەدا ئەوەیە ئینسانی وا هەیە مناڵ لەت دەکا. نەمان بینی لەم کوردستانە ئافرەتی وا هەبوو مناڵی خنکاند لەبەرەوەی کەوا بازیەتی و لە ئافرەتێکی ترە چەند بە بێویژدانانە. ئەوە ئینسان کە لە بەرنامەی خوا لایدا لە گورگ سامناکترە. سێیەم وتمان گورگ ناخنکێنێ بەڵام چەند ئینسان هەل لەم مەسافەی پێشودا لەم هەرێمی کوردستاندا وتارەشم بۆیە خوێندەوە چەند ڕووداوی سامناک لەم هەفتانەدا ڕوویدا. بەدەستی برا خوشک خنکێنراوە بەدەستی ژن مێردەکەی خنکێنراوە لە ناو جێگادا. ئینسان دەخنکێنێ بەڵام گورگ بەو دڕندەی خۆیەوە گورجێکی تر ئامادە نێ بخنکێنێ. ئاگاداری دەکاتەوە دڵ لێم دوورکەوە تۆ لە شوێنەکە ئەم سەرزەوی خوا فراوانە بەشی تۆش منیش دەکات کە بە یەکەوە نەتوانین بحەوێنەوە تۆ لەلایەک بژی و تۆ لەلایەک بژی خوا ڕزقی هەردووکمان دەدا بەڵام ئینسان وا ناڵێ. ئینسان دەڵێ دەبێت من هەموو تۆ نەبی بە خنکاندن دەیخنکێنێ. چوارەم گورگ وتمان خیانەت بە هاوسەرەکەی ناکا بەڵام چەند کوڕ هەیە دول لە ڕووی ئەم گەنجانەی ئەهلی مزگەوت و بیسەران و بینەرانی ئەم وتارە چەند گورگی کوڕ هەیە کچ کەوڵ دەکا پێڕادەبوێرەوە 1-2 ساڵ کەپڵیەتی و لەگەڵ یایەتی دوای ئەم بەدل دەکا بەو لەگەڵ 3-4 عید دەکا و هەمویان بەدبەخت دەکا. ئەوە گورگە. چەند ژن هەبووە خیانەتی بە هاوسەرەکەی کردووە بەنا بەخوا. چەند پیاو هەیە خیانەت بە هاوسەرەکەی دەکا کە دووسێ مناڵی دەبێ و وەکو هێلکرد داماوە دەپووکێتەوە ئەمجا یەکسەر چاوزەق دەکاتەوە ژنی دووەم و سێم بێنێ جاری واشە ئەگە پێی نایە خیانەتی هاوسەریش دەکات.
بەڵام گورگ نایکە گورگ وەفادارە چەند پیاو هەیە بۆ خۆی لە دەرەوە نان و کەباب دەخوا منداڵەکانی نان و ماس بخۆن بە خیاڵی دانایە بەڵام گورگ وانە پارچە گۆشتەکەی دەمی خۆی دەخاتە دەمی بەچکەکانیەوە کەواتە مرۆڤی گورگ سام ناکە یان گورگی ئاسایی بەڕێزان بە بێگومان ئینسان کە بوو بە گورگ سام ناکترە پێنجەم مەڕ کاتێک لە ڕانەمەڕێک دەدا گورگ کە لە ڕانەمەڕ دەدا وەنمونە مەڕی وامان بینیەوە 100 سەر بووە 80 خنکاندووە پارچە پارچەی کردووە بەڵام شتێکی بۆ خاوەنەکەی هەر هێشتۆتەوە یان لەو مەڕەی کە بریندارە خاوەنەکەی پارچە گۆشتێکی هەر لێ خواردووە دواتر سەری بڕیوە بەڵام لەم سەردەمەدا مرۆڤی گورگ ئاسا دەبینی لە معاملەیەکە چۆن ماڵی ئەو میلەتە هەڵدەلووشێ هیوا هەیە ئەمینداری خەڵکە بە چەند دەفتەر دۆلاری کەسابەتی خەڵکی لاداوە لا دانراوە لە یەک تووپڕە هەمووی دەبا ئەرە تخوا ئەمە گورگی ئاسا ئەمە گورگی سامناکە یان ئەو گورگەی کە لە ڕانەمەڕ دەدا بەخوا ئەمە ناڵەن فڵان کەس 200 دەفتەر دۆلاری خەڵکی برد هەمووی لووشی هەر دۆلاریشی داماوە بۆ بەجێنێشت ئینسافی گورگەکە زۆر لەو گەورەتر بوو ئەمە مەترسیدارە بۆ کۆمەڵگا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەی موسڵمان ئاگاد لە سامناکتر لە گورگ بێ ئەگە بە تەنیا بە ڕێگایەکە بڕۆی لە شوێنێکی وەکو شاخی قەندیلا بێ و گورگی هەبێ ئەترسی دەڵێ من بە تەنیام و بێچەکم تۆ بڵێ گورگ پەلامارم نەدا و گەلە گورگ بۆم نەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو فەرمودەیەدا کە ئیمامی ترمیزی بە سەنەدێکی صحیح گەڕاوێتەوە دەفەرمێ ما ذئبان جائعان أرسلا في غنم بأفسد لها من حرص المرء على المال والشرف لدينه سرور صلى الله عليه وسلم دفرمي دو گورجی برسی گورگ کە برسی بوو دوانیش کەوتنە یەک زۆر سامناکە هەردووچیان پیلان نادەنێن بۆ ڕاوکردنی نێچیرەکەیان دەفەرمێ ئەو دوو گورگە برسیە ڕانەمەڕێک شوانی نەبێ و سەگی لەگەڵ نەبێ سەگی پاس بکەونە ناویەوە چۆن وێرانی دەکەن ئەو ڕانەمەڕە هێشتا ئەوە زۆر ئەهوانترە لەوەی کە ئینسان وریای خۆی نەبێ دوو شت لە دڵیا پەرە بستێنێ و ئاگای لێ نەبێ و زاڵ نەبێ بەسەر خۆیان دینەکەی ئاوا لەناو دەبەن ئەو دوو شتەش دەزانن بەڕێزان چییە یەکەم ماڵ و سەروەت و سامان دووەم پۆست و پلە و پایە ئەگەر بە حەق دەدەستی نەهێنی ئەگەر بە حەق بەدەستی نەهێنی بتەوێت لەسەر گیرفانی خەڵک خۆت دەوڵەمەندکەی لەسەر خوێنی خەڵک خۆت پێ بگەێنی لەسەری شەهیدان بچێ سەر کورسی دەسەڵات و ئەو پیرەژنە داما و دایکی شەهیدان بخەڵەتێنی حەقیشن نەبێ و لەو سەر کورسیە پێت حرام بێ ئەو کەسەی پۆست و پلە و پایە و ماڵ و سەروەت و سامان بە حەق و ڕەوا بەدەست ناهێنێ بە غەدر و خیانەت بەدەستی دێنێ دینەکەی ئاوا پارچە پارچە دەبێت چۆن ئەو دوو گورگە برسیان لە ڕانەمەڕێک دەدا و پارچە پارچەی دەکا ئەبێ ئەمە ئاگادار بن بەرپرسانی وڵاتەکەمان دەوڵەمەندانی وڵاتەکەمان ئاگاد لێبێ بە حەڵاڵی و بە حەقی خۆت با هەت بێ و پێت ڕەوایە بەڵام بە چاوتێبڕین و دەستبڕین و فێڵبازی و ناڕەوایی و خۆ سەپاندن دینەکەت پارچە پارچە دەکا وەکو دوو گورگی برسی کە لە ڕانەمەڕێک دەدا بەسەراتێکی مێژووی عەرزی جەنابتان دەکەم دەرسێکی باشی لێ وەردەگیرێ بۆ هەمومان و بۆ بەرپرسان و دەوڵەمەندان بە تایبەت بەڵام هەمومان بەگشتی سوودی لێ وەردەگرین لە کتێبی مێژوویەکاندا دەڵێ لە شاری بەغادا لە سەردەمی عەباسیەکاندا سەردەمی هاڕونە ڕەشید بووە هاڕونە ڕەشید کە خەلیفەی عەباسی و ئەوانە بەلای منەوە هیچ کات تەمسیلی ئیسلامیان نەکردووە لە دوای خولەفای ڕاشیدینەوە ئەوەی هاتووەتە سەر کورسی دەسەڵات هەر میلەتی چەوساندوێتەوە ئەگە بە ناوی دینیشەوە بوو بێ چونکە مەلیک بوون پاشا و دەسەڵاتدارێکی غەددار بوون خۆشگوزەرانیەشی زۆریان هەبووە بەڵام وەڵڵاهی هێشتا ئەوانە لەمانەی ئەم سەردەمەی ئێمە بە ئینسافتر بوون جارجار چوونە ناو خەڵکەوە جارجار ویستویانە بە گەڕەشی هەژارە بڕۆن بزانن داخۆ داماوێک دەنگ و باسی چییە ئەمانەی ئێمە ناشتنە ناو خەڵکەوە باوەڕ ناکەم سەی تەلەڤیزۆنیش کە بزانن میلەت حاڵی چییە هەر ئەو کاوێشکارانەی بە ناوی ڕاوێشکارەوە لە دەوریان پێیان دەڵێن قوربان ئەو عالەمە لە خۆشگوزەرانێکدا لە سویدیش عالەم حاڵی وانە بۆی معاشەکەی خۆیان نەبڕێ ئەوانیش گوێ لەوان ڕادەگرن سەردەمی کۆن دەسەڵاتدارەکان دەچونە ناو خەڵک تۆزێ بە چاوی خۆیان دایانبینی کاکە هەموو خەڵک لە بەهەشتا نییە خەڵکی ڕەشوڕوت و داماویش هەیە هاڕونە ڕەشید لەگەڵ بەردەستەکانیدا دوو کەسی لەگەڵ دەبێ و خۆی گۆڕیەوە بە جلێکی ترەوە کە عالەم لی ناڵێ و نەزاننەوە خەلیفەیە چووە لەسەر پردی سەرڕووباری فرات
کابرایەک دەبینێ نابینایە پیرە پەککەوتەیە هاوار دەکات لە ڕاهی خوا ڕایارمەتیەکەم بدەن بەم نابینا پیر و پەککەوتەیە دەست دەکات بە گیرفانیدا و درهەمێکی بۆ دەخاتە سەر دەست سڕەکەی کوڵاوەکەی ئەڵێ کاکە چێوەوە خێرەی پێکردم ئەڵێ من بووم کە گوێ لە زرنگەی پارەکە دەبێت ئەڵێ توخوا وەرە زلەیەکم لێدا ئەڵێ کاکە بۆ ئەڵێ من عادەتم هەیە یان پارەکەت هەڵگرەوە و نامەوێ یان دەبێت ئازارێکم پێ بگەێنی زلەیەکم لێدا بەسەرم کێشە چەپۆکێکم لێدا ئەڵێ آخر نابێ ئەڵێ دەبێت پارەکەت هەڵگرەوە ئەمە وعد و بەڵێنە هەر کەسێ یارمەتیمدا دەبێت زلەیەکم لێدا ئازارێکم پێ بگەێنێ هاڕونە ڕەشید قەت دیمەنی وای کە من تۆش نەمان بیستووە سوال کرد بڵێ پارەم دەی دەبێت لێم دەی نەمان بیستەوە ئەویش نەیبینی بوو پێشتر بە کابرای حیمایەکانی دەڵێ ئەو پیاوەم بۆ بگرن و بیبەنەوە کۆشکی خەلیفا بزانم لەوێ بزان دەنگ و باسی چییە ئەی بن و نانوچای دەدەنێ ئەڵێ بەخوا نانوچا ناخۆم تا یەک دوو زلم لێ نەدەن سێ چوار زلەی بە بنانگوێیە کێشن ئەم زانانەکە بە ڕاحەتی دەخوا خەلیفە دەڵێ کاکە تۆ ناوت چییە ئەڵێ قوربان ناوم بابە عەبدوڵڵایە ئەڵێ بۆچی وای ئەڵێ مستەحەقم ئەڵێ دەنگ و باست چییە ئەڵێ کاتی خۆی کە باوکو و دایکم مردم من مێرمەنداڵ بووم سەروەتێکی باشیان بۆ بەجێهێشت بووم دەستم کرد بە کاسفی گەنجێکی لێ هاتوو بووم بوومە خاوەنی 80 حشتری بار یعنی بەڕێزان وەکو ئەمڕۆ 80 گەڵابەت هەبێ ئاوا واریداتی هەبوو 80 حشتری باری ئەو سەرنەما سەرمادار بووم ناودار بووم لە دەوڵەمەندیدا زۆرم مەڕ و ماڵات هەبوو بە شوانکارەدا بووم بە خەڵک بەڵام دایمە چاوی تەماحم بە هیچ پڕ نەدەبەوە لە شاری بەسرەوە دەهاتمەوە بۆ ئەم شاری بەغایە لەژێر درەختێکە لامدا بوو حشتەکانم دەبردن قافڵە باری پێبێنم حشتەکان خاڵی بوون واتە گەڵابەکان خاڵی بوون کابرایەک لایدا و خڵقم کرد و نان و ئاوێک کە پێم بوو خواردنێکی باشمان بە یەکەوە خوارد و دوعای خێری بۆ کردم وتی تۆ بازرگانی وتم بەڵێ وتی منیش کابرایەکم خەزێنەیەکی گەورە دەزانم بەڵام بێکەسم بۆ نایەی ئەم 80 حشترە بەرین لەوێ پڕیکەین لە زێڕ و مجەوهەرات کە لەو شوێنەی شاراوەتەوە من پێی دەزانم بەو مەرجەی نیوەی بۆ تۆ بێ و نیوەی بۆ من بێ بارەکانم بۆ بارکە و دەڵێ من کتم شتی وا چۆن دەبێ وتی دەچین ئەڵێ پێ هەڵگەڕاین شوێنێک بوو کەلێنێک بوو بەردێکی لادا خۆی ئەیزانی چۆن دەچێتە خوارەوە منیشی لەگەڵ بەرکەسەی دەکەم ئەشکەوتێکی گەورەیە هەتا چاو بڕکا گەورە پڕ لە زێڕ و مجەوهەرات و مادەی بەنرن هاتین 80 حشترمان لێبار کرد وتی ئەم جا وعدەکەت بێنە جێ چلی بۆ من چلی بۆ تۆ وتم ڕازیم دەی من ئەم هەموو خەزێنەیەم دەستکەوت پێ زۆر مەمنونم دڵم فەرەحیەکی پێدا هات بەڵام کابرا خواحافیزی لێکردم بەرەو بەسرە گەڕایەوە من بەرەو بەغا دەهاتم دوور کەوتەوە چوون بۆ لای وتم تخوا یارمەتیم بدا باشە تۆ تەنها کەسێکی کاکە من ماڵ و مناڵیشم نییە بەڵام وەڵی بە تەمام ژیانی داهاتووم پڕکەم لە مناڵ و خێزانی جوان و سەدان پرۆژەی ترم هەیە وەڵی چل بۆ تۆ زۆرە توخوا بیستیان بدەوە بە من تۆ پیاوێکی دڵنەرمی بەخوا من ئەو دڵنەرمێن پێ ناکرێ ئەڵێ وتی وەڵی ڕاز دەکەیت چل بۆ من زۆرە کاکە بابیستی کایان بۆ تۆ بێ من بوومە خاوەنی شەست هاتمەوە ئەولاوە و چاوی تەماحم دیسانەوە تیژ بووەوە چوومەوە بۆ لای وتم وەڵی کاکە گیان تۆ کە هاتینە دەرەوە لە ئەشکەوتەکە سندوقێکی زێڕی بچکۆلەت هێنا لەگەڵ خۆتە وەڵی وابزام هەر ئەوەندەت بەسە خوا پەچی تۆ ناخە هاها لەو سەر ڕێدانیشتوی من خڵقم کردی بۆ نان بەڵام من تا ئێستا کەس نانێکی نەداومێ تخوا بیستەکەی تریشم بدەوە وتی وەڵی بە ئەو بیستەش بۆ خۆت بێ بەڵام تو خوا بە خێری من و دایک و باوکم بەشی فەقیر و هەژارانی لێ بدە وتم خەمن نەبێ هاتمەوە بەڵام تخوا کوتم گرفتێکم لە دڵایە ئەو سندوقە چی تایە ئەو سندوقە بچکۆلە وتم ڕەم بێ مادەیەکی تیا بێت لە هەموو 80 بارەکە بە نرختر بێ هەر دڵم ئاوی نەدەخواردەوە هەمووشی بوو بەهی خۆم وتی وەڵی هەڵی پسڕی وتی ئەم قەترە بچکۆلەی تێدایە ئەم قەترەیە بوو کە منی گەیاندە ئەم شوێنە یەک دڵۆ بخە سەرچاوی چەپت هەرچی زێڕی ژێر زەوێ دەیبینی بەڵام وریابی بەرچاوی ڕاستم نەکەوێت چونکە هەردوو چاوت بۆ ئەبەد نابینا دەکا ئەڵێ وتم تو خوای یەک دڵۆ بخە سەرچاوی چەپم ئەوتی برا تۆ بای 80 حشتر زێڕت پێیە ئەتر هیچ کەت دەبێت وتم بەخوا دڵم وا دەسووتێ ئەڵێ هیچم نییە تو خوا بە ئەو چاوم ئیش بکە لۆپێکی خستە سەر چاوی چەپم هەموو ژێر زەویم دەبینی لە کوێدا زێڕەکەیە وتم تو خوا یەک دڵۆ پیش بخە سەر چاوی ڕاستم بەخوا چاوێک کەمە بۆ بینینی ئەو هەمووە خۆزگە بە هەردوو چاو ببینایە وتی پێم وتوی نابینا دەبی وتم نابیناژم هەر قبوڵمە وتی ئەو باو باستۆی خۆت وتم قبوڵمە چاوی خستە سەر چاوی ڕاستم هەردوو چاوم نابینا بوو هەردوو چاوم نابینا بوو هاوارم کرد فریام کەم وتی هیچ شتێ فریای تۆ ناکەوێ تۆ دڵت لە ناوەوە کوێر و نابینایە
مادام دڵ نابینایە چاوی سەر بۆ تۆ سوودینی هەر نەبێ باشترە لەبەرەوە بڕۆ هەر هەشتا حوشتەکەی پێش خۆی داوەتی دابەشی دەکەم بەسەر فەقیران و مستحقان و هەژاراندا بڕۆ تۆ بەدبەخت دەبی هاتم ڕۆژی داهاتوو کاروانێک منیان هەڵگرتەوە و لەم سەپردەدا ناوم سوال دەکەم بەڵام من خاوەنی ئەو هەموو سەرۆت و سامانە بووم چاوم تێری نەخوارد بڕیارم داوە هەر کەسێ نانێکم داتێ و پارێکم داتێ بێ زلەیەکم لێدا ئەبێت تەمبێ ببم با خەڵک دەرسم لێ وەرگرن هاڕون ڕەشید بەزەی پێداهاتەوەتی مادام تەوبەت کردەوە گەڕاویەوە با کۆتایی ژیانت بەم پیریە بەدبەخت نەبی وەرە لە لای من بژی و نان و ئاوێکی بێ منەت بخۆ بەڵێ خۆشەویستان ئەی بەرپرسانی ئەم وڵاتە وەڵڵی هەر یەکێک لە ئێوە لەباری هەشتا حوشتری کابرا زیاترتان هەیە بەو خوایانی و حوشترێکیشتان پێ ناخورێت تا دەمرن ئەی بۆ بە پیاوانە ناژین ئەی بۆ ئەوەی تری نادەنەوە بەو میلەتە ئێمە بەرەو دەوڵەتی سەربەخۆی هەرێمی کوردستان دەڕۆین بە ئیزنی خوای گەورە بەڵام پێش ئەوەی داوای خەڵک بکەین پەنجە بخاتە ناو سندوقەکەەوە بەڵێ بکە ئەبێ گیرفانی تێرکەین ئەبێ ماڵی ئاوەدانکەین ئەبێ دڵی خۆشکەین ئەبێ بڵێن دوا ڕۆژ خوێنی خۆی بە قوربانی ئاوای و کوردستانە دەکا چەند مرد بوون ئەو سەرکردانەی وەکو قازی محەممەد و ئەمسالەکانی کە ڕۆژە دنیایان بەجێهێش بە قەرزاری ڕۆیشتن هەموو ماڵەکەیان فیدای ئاڵاقەی کوردستان کرد ئەگەر ئێوەش ڕاست دەکەن ئاڵای سەربەخۆی کوردستانتان دەوێت لەو پیاوە باواتان لێنەیە چاوی چەپتان پڕە توخوات لۆپێکیش مەخەنە سەر چاوی ڕاستان دوایی نابینا دەبن دوای هیچ سوودتان پێ ناگەیەنێ میلەتەکەش بەدبەخت دەبێت ئەی دەوڵەمەندانە کە خوای گەورە زۆری پێبەخشیون چاڵ بۆ یەکتر هەڵمەکەنن حەسوود مەبن بەرامبەر یەکتر قۆرخی بازار مەکەن دەستێکی فەقیریشتان دای بەبا بەلای فەقیر و هەژارێکەوە بێ کە دوعایش پێتان بۆ بکە بەخوا ئەم بەسەرهاتانە وەکو ئێستا ڕوویاندابێ بە چاوی خۆمان دەبینین کە کابرا هەمووی لەدەست داوە کۆتایی وتارەکەم بە شاکارێکی باسی گورگ کە شاعری بوێری گەلەکەمان مامۆستا لەتیف هەڵمەند نووسیوێتی تا ئێستا شعری وا جوانم لەسەر گورگ نەبیستووە کە لە نەوەتەکان نووسیوێتی جا مامۆستای بەڕێزەکە ئێستام شعرە داڕێژێتەوە لە 2007 بینووسێ دڵنیام گۆڕانکاری زۆرتری بەسەردێنێ سەرەتای پەرلەمانی یەکەم حکومەتی هەرێمی کوردستان بووە کە بەرپرسەکانی شاخ بەجووتێ لاسیکەوە هاتنەوە پێڵاوی لاسیک دوای بوونە خاوەنی لانکرۆزەر و حیمایە و سەرۆت و سامان ئەو وەختە مامۆستا لەتیف هەڵمەت باسی گورجی کردووە ئەفەرمێ گورگ ڕەشە سوورە زەردە پەمەییە سەوزە شینە کاڵە مۆرە گورگ سپیە پەڵەپەڵەیە بۆرە گورگ ڕەنگ و چەشنی زۆرە هەر ڕەنجێ بێ هەر چەشنێ بێ هیچ کێشەیەکی نییە گورگ جگە کێشەی ناولنگ و ورگ هیچ کێشەیەکی نییە گورگ جگە کێشەی ناولنگ و ورگ گورگ چییە؟ گورگ دڕندەیە کێویە بەرخ و کارژۆڵە دەخوات پەلاماری مرۆڤ دەدات چەندێ بخوات چەندێ لوش کات گورگ تێربوونی بۆ نییە هەر برسیە و هەر برسیە و هەر برسیە نەوانیە ئەم قسانە دەربارەی گورگ ڕەوان نییە ئەی گورگ چییە؟ گورگ ئێستاکە کەڵبە و چڕنووکی نییە بەرخ و کارژۆڵە ناخوا پەلاماری مرۆڤ نادا وەک من و تۆ شاری و شارستانیە شاڵی بەستووە و حاجیە بۆیم باخی لە ملدایە و ئەفەندیە بەڵام چییە؟ حەز لە سیاسەت ناکە ڕقی لە ڕامیاریە بابایەکی بازرگانە و بازرگانە و بازرگان هەموو شتێ دەفرۆشێ هەموو شتێ دەکڕێ هەموو شتێ دەفرۆشێ سوخمەی مەمک تلیاک دەرپێ هەموو شتێ هەموو جۆرەکانی ویسکی و بیرە و پاکەت هەتی و ئافرەت سەری شەهید فەرشی مزگەوت خوێنی منداڵ بەنزین گاز نەوت بەرماڵ تاقمی پەرداخی مەیخانە هەموو شتێ تەنانەت ئەم نیشتیمانە گورگ ئێستاکە بێ چڕنووک و بێددانە تۆبەی تەواوی کردووە ئەندامی پەرلەمانە گورگ ئێستاکە بێ چڕنووک و بێددانە تۆبەی تەواوی کردووە ئەندامی پەرلەمانی کوردستانە حەقی لە هیچ شتێ نییە تەنها وەستای دروستکردنی گیرفانە گیرفان پارەی سپیتیا هەڵدەگرێ بۆ ڕۆژی ڕەشی تنگانە گیرفانی قوڵ و زل و پان ئەم سەدەیە سەدەی گورگی بێ چڕنووک و بێ کەڵبەیە سەدەی گورگی گیرفان گورگ ئێستاکە بەرخ و کارژۆڵە ناخوا
خوێکی تری گرتووە، خوێکی تر کارگەی قیر و هەزاران تەن چیمەنتۆ، هەزاران فەردەگەنم و هەزاران لۆری تایە و هەزاران فەردە شەکر و هەزاران کارتۆن سابوون و هەزاران لۆری فافۆن و دەیان هەزار لۆری مس و هەزاران لۆری برنج بە کولفەکوونێ هەمووی دەکا بە یەکتیکەی قنج. گورگ جێگای باوەڕ نییە، جێی گومان و مەترسیە، گورگ هەر گورگە گوتوویانە و دەڵێن تۆبەی گورگ هەر مەرگە. ئەوەی پاساو بۆ گورگ بدات، ئەوەی بەرگری لە گورگ بکات خۆیشی گورگە، ئەوەی ڕێ بۆ گورگ خۆشکات، ئەوەی پایە بە گورگ بدات، ئەوەی پلە و پایە بە گورگ بدا، ئەوەی چاوپۆشی لە گورگ بکە خۆیشی گورگە، ئەوەی خەمی برسی و هەژارانی نەبێ، ئەوەی خەمی ڕوت و بێکارانی نەبێ، ئەوەی خەمی هاوین و زستانی نەبێ، ئەوەی خەمی هەرزانی و گرانی نەبێ، ئەوەی خەمی ئەم نیشتیمانی کوردستانەی نەبێ، ئەوەی خەمی ئەم هەژارانەی نەبێ، بەرەی گورگە بەرەی ورگە. دەی خوایە بمان پارێزی لەوەی لە بەرەی گورگا بین، خوایە بمان پارێزی ئەوەندە نزم بین لە بەرەی ورگا بین. یا ڕەبی خوای ئینسانێکی ئیسلاح خواز بین، ئینسانێکی چاکەکار بین، لەسەر ڕێگەی چاکە و ئیسلامەتی بەردەواممان کەی تا مردن یا ڕەب العالەمین. ئەو کەسانی چاکن چاکتریان کەی، ئەو کەسانی خراپن خوایە هیدایەتیان بدەی. یا ڕەبی خوایە لە صیفات گورگەکان بمان پارێزی، خوایە ناخمان پاکەیتەوە نەبین بە گورگێکی مرۆڤ. یا ڕەبی خوایە لە کەڵبەی گورگە مرۆڤەکانیش بمان پارێزی. یا ئەرحەم الراحمین ئەوانەی دەستکوتن دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیەوە، وڵاتی کوردستانمان ئاوەدان کەی، شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری، ئەولادەکانمان ساڵح کەی، ماڵ و خێزانمان بەختەوەر کەی، ئەوەی منداڵی نییە ئەولادی ساڵحی پێ عەتاکە یا ڕەب العالەمین، ئەوەی مردووە لە گوناهی خۆش بێ، هەر کەسێک موسیبەتدارە ڕەحم بە حاڵی بکەی، هەر کەسێک گرفتێکی هەیە لە هەر شوێنەکەیە خۆیان کاری بۆ ئاسان کەی. یا ڕەبی خوای هەر کەسێ ماڵی تۆ ئاوەدان دەکا ماڵی ئاوەدان کەی، هەر کەسێ ماڵی تۆ ئاوەدان دەکا یا ڕەب العالەمین بە هەر شتێک بێ مادی و معنەوی خوای تۆ ماڵەکەی ئاوەدان کەی، ڕەحمی پێ بکەی و لە مەینەتیەکانی دنیا ڕزگاری کەی. یا ڕەبی خوای هێزی پێشمەرگەی کوردستان، ئەو ئاسایش و پۆلیسانەی، ئەو پۆلیسی ناوخۆ و مرورانەی کەوا ئەمن و ئەمانی ئەم کوردستانە ئەم میلەتە موسڵمانە دەپارێزن، یا ڕەبی خوای تۆش بیان پارێزی، هیدایەتیان بدەی بۆ ڕێگەی ئیسلام، ڕەحم بە دڵی دایکانی پێشمەرگە و هێزەکان بکەی، خوایە ڕەحم بە ژنی شەهیدان بکەی ڕوسوری دنیا و قیامەتیان کەی، خوایە ڕەحم بە منداڵی شەهیدان بکەی چاوی ڕەحمەتت تیانە و بێ و ئینسانێکی بەقەڵکیانە دەرچێ بۆ دوا ڕۆژی ئەم میلەتە، عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی. آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.